پاشان سەیرێکی تری ئاەتەکە بکەینەوە بینین تایبەتمەندێتیەکی تیا لە حادیسەکە. ئەویش ئەوەیە کە ئەم بەڵگە و ڕووداوە تایبەتە بە حاڵەتی حودەیبیە و بەس ناشێ بکرێتە بەڵگە بۆ ڕوودا و ڕەفتاری تری هاوشێوەی. بەڵگەی ئەم قسەیەمان کە ئەمە تایبەتە بە حودەیبیەوە چەند شتێکە. یەکەم، خوای پەروەردگار لە ساڵی 6 کۆچیە ڕێی نەدا پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم بە جەنگ بچێتە سەر شاری مەکە، بەڵام لە ساڵی 8 کۆچیە دوای ئەوە ڕێگای پێدا بێ جەنگ و جیدال مەکە فەتح کرا. ئەم جارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە چەک و لەشکرەوە لە چەندین لاوە هێرشی کردە سەر مەکە. ئەو مستەزعفانەش هەر لەوێ هەبوون لە مەکە. لە سەرەتاوە نەخشەی گرتنی شار و کوشتنی کێشا بوو، وەکو کە لە ساڵی 8 کۆچیە لە پلانەکانیانە دیار. بەڵام ئەو کاتە ئەو پێشتر وەکو سڵحی حودەیبیە لە ساڵی 6 کۆچیە ئەمەی نەکردبوو، ئەو بۆ عەمرەکردن چوو، بۆ حەج. مستەزعفەکانی مەکەش لە هەردوو ساڵەکە 6 کۆچی کاتی حودەیبیە و 8 کۆچی کاتی فەتحی مەکە هەر لەوێ مابوون. لەوانەیە کە لە مەکە مابوون و هیجرەتیشان نەکردبوو. ابن عباس بخوا لێی ڕازی بێ و لە بوخاریە لە ژمارە 4587 هاتوو. ئەبوو هورەیرە دیسانە مشار لە بوخاریە ژمارە 2334. ئەبوو هورەیرە خوا لێی ڕازی بێ جێڕێتەوە: لما فتح الله على رسوله صلى الله عليه وسلم مكة قام في الناس فحمد الله وأثنى عليه ثم قال: إن الله حبس عن مكة الفيل وسلط عليه رسوله والمؤمنين، فإنها لا تحل لأحد كان قبلي، وإنها أحلت لي ساعة من نهار، وإنها لا تحل لأحد بعدي. يعني كخواي قورة فتحي مكي ببيغمبركي صلى الله عليه وسلم بخشي جنابي شي صلى الله عليه وسلم لنا وخلقك يا هستا وسباسي خواي قوري كرد باشان فرموي خواي قورة ڕێی بە فیلەکانی ئەبرەهە گرت، ڕێی نەدان بێنە ناو مەکەوە، نەبادا وێرانی بکەن. هەرخوای گەورەش ڕێی بە پێغەمبەرەکەی و مسڵمانان داکە بیخەنە ژێر دەسەڵاتی خۆیانەوە. ئەمە لە پێشمنا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئەمە لە پێشمنا بۆ کەس شیاو نەبووە بە لەشکرەوە بێتە سەر مەکە، بۆ ماوەیەکی دیاریکراویش لە ڕۆژەکە درا بە من، بۆ کەسی تر لە دوای من جائز نابێت لەشکر بهێنێتە سەر مەکە. کەوابوو ئاشکرایە کە ڕۆژی حودەیبیە ساڵی 6 کۆچی کە خوای گەورە ڕێی بە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم نەدا هێرش بکاتە سەر مەکە و جەنگ لەگەڵ خەڵکەکەیە بکە، هەر ئەو خوایەیە کە ساڵی 8 کۆچی ڕێی پێدا. ئێشارەکە هەر هەمان شارە. ئەو مسلمانانەی لە ناو کافرانی مەکەیە بوون هەر ئەوان بوون کە 2 ساڵی پێشتریش هەر لەوێ مابوونەوە، حاڵەتی پێشوشیان هەروەکو جاران بۆ مستەزعف بوون، هیچ شتێک نەگۆڕابوو. دووەم، حاڵەت و هەڵوێست لە کات و شوێنی ترا هەیە کە مسلمانان و کافران تێکەڵ یەک بوون، جەنگ و کوشتار لە نێوانیانە بەرامبەر یەکتری ڕوویداوە و سزا و شکست هەمووانی گرتوتەوە و قەدەری خوای گەورەش ڕێی لێ نەگرتووە، وەکو کە لە ڕۆژی حودەیبیە ساڵی 6 کۆچی ڕێی لە چوونی مەکە گرت. ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە حاڵەتەکەی حودەیبیە لە هەموو ڕەهەند و لایەنێکیەوە تایبەتە و دووپات بوونەوەی لە کات و شوێنی ترا نەبووە. ئەشێ لە ڕووی قەدەریەوە ڕوو بدا، ئێمە ئەوە نازانین، بەڵام لە ڕووی شەرعیەوە ناشێ مسلمانان لەشکر و هێزی تەواویان هەبێت و نەچنە سەر شارێک بۆ ڕزگارکردنی مستەزعفەکان و بۆ گەیاندنی پەیامی خوای پەروەردگار و سەرۆرەتی شەرع لەو ناوچەیە بیکەن بە دارالئیسلام بە هەنجەتی هەبوونی مسلمانان تایە و تێکەڵاوبوونیان بە کافران. ئەمە چەند نمونەیەک لەو حاڵەتانی کە مسلمانان و کافران تێکەڵیش بوون و مسلمانان هێرشی خۆیان هەر کردوتە سەر کافران. ئەبوو داود و ترمذی لە جەریری کوڕی عەبدوڵڵاه خوا لێی ڕازی بێ جێڕاویانەوە أن رسول الله صلى الله عليه وسلم بعث سرية إلى خثعم فاعتصم ناس بالسجود فأسرع فيهم القتل، فبلغ ذلك النبي صلى الله عليه وسلم فأمر لهم
بنصف العقل، وقال أنا بريء من كل مسلم يقيم بين أظهر المشركين. قالوا يا رسول الله ولما؟ قال لا ترايا ناراهما. أما كشيخ ألباني بصحيحنا ساندو إرواء الغليل لمجلدي بينجم لا برسي صد بمرسلي شينا ساندو بيغمري خواه عليه الصلاة والسلام سرييكي يعني نزيكي تشلچك دارك ناردو سر هوزك هوزي خثعمة يمالين خثعم عادة كتشون السريان خيرا هندي كان تشون السجدة بلام سريكا كوت نكشتاري هموانيا كهوالك جيشتو ببيغمري خواه عليه الصلاة والسلام فرماني دا نيو خوين يعني حقي كشتنا كان بو هر يك لكوجراونا وشخونا كان بدريتو انجا فرميت تبرام لهر مسلمانك لنا ومشركانا بجي نابي آقريان ليك وديار بي جوابو أمانا مسلمان بون لنا أو قوم كافريا بون كأم سرية أم كتيبية هيرشانا كنصر. هروها حديثي بيداء. حديثي بيداء فرموديك بخاري روايتي كردوكا فرمي يغزو هذا البيت جيش من الناس فبينما هم ببيداء من الأرض إذ خسف بهم. يعني أو كاتيك هرشيك جيشك ديبو هرش بكاتا سر مكة لو كاتيك لدشتك يا أبن يتر خواي بردقار بأرزيانا الرؤبات خوارو. أم سبايا خواي قورا هميان نقومي زويك تفرتونانك لكاتك وكو عائشة رضي خواي لي بفرمي تيانا لوانا سوقا يعني بزور هين راون اوش ديسان مسلمانو هموشان غرقي ارزكاب. دليلي كتير بخاري لابن عمر وخوالي عن رازي بها جرتوا جمارة حوزار صوتها هشتا لبخاريا كبيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي إذا أنزل الله بقوم عذابا أصاب العذاب من كان فيهم ثم بعثوا على أعمالهم. كاتي خواي قورا أشكنجيك كاتي السزاي قوميك همو يانا قريتوا باشان هر يكيان لسر أو كارو كردوانيان زندوا بنوا كلو كاتي دا خريجي بو. ديسان حديثي شتر كهر لبخاري أجمال حوزارو بانجاو نويا لخاتو زينبي كتي جحشوا خوالي رازي بدايش إيمان داران أجرتو كعرزي بغمري خواهي عليه الصلاة والسلام ببرسيار كرد أنهلك وفينا الصالحون؟ قال نعم إذا كثر الخبث. فرمي أقر بياو شاكاني شمال لنا وابيه هر أشكنجي جوا أمان قريتو كهمو مان بفوتيني. بغمر عليه الصلاة والسلام فرمي بالي أقر خرابة كاريك زور تربو يعني أقر خرابة كاري زور بو لنا ومسلمانانا خواهي پروردگار صالحة كانو بياو شاكاني شي بيفوتيني. حديثي كتير كلفتح البارية إمام ابن حجر عسقلاني هنا بيتيوا جمار 6691 هروها ابن حبان لصحيح حكاية هنا بيتيوا بمرفوعي لخاتو عائشة وخالي رازبية أفرمي إن الله إذا أنزل سطوته بأهل نقمته وفيهم الصالحون قبضوا معهم ثم بعثوا على نياتهم وأعمالهم. أجر خواهي قورا غزبي لو كسانا قرد كشاياني غزبي بن بياوشاكيشيان يعني بياوشاكانيشيان تيدابي غزبكي هميان هرقلتو روحي أوانيش وكو أواني تريانا تشري باشان لسرنيتو أو كارانان زندو ابنو كلو ساعتا وقتي جان تشانكا خريجي أم فرمودانا هميان وان للتورماناي فرمودكي بيداء كأولش كري ديبو هيرش كردنو يران كردني كعبو خواي پروردگار بزويا الرويانا بات خوارو أمانا همي سباكا همي بزويا الرو نخواري كألين بلغي هنانو بهيرش نكردني بيغمري خواه صلى الله عليه وسلم لصالي ششمي كوچيا بو سر مكة حكمي قشتي ناوچيتي كلاوة لكافر مسلمانان كهندي قلن نابي جهاديان برانبر راقين كألين أما حالتي قيشتنو دابر كردني بلغا كان ليكتري معناه ئەوە کە مسلمانانی ناو کافران ڕێز و قەدر و مافی مسلمانێتەکەیان نەماوە و خوێنیان هەدرە و بۆمان جائزە بڕۆین بیان کوژین نا چونکە هەیانە بەهۆی مسلمانەتی و دیندارێتیەکەیەوە خوێنی لە هەموو مسلمانان حرام بووە
لەو ناوچەیە بێ یا لە شوێنێکی تر بێ، بەڵام تایبەتمەندێتی ڕووداوەکەی حودەیبیە کە فەتحی مەکەی دوای 2 ساڵ بە دوایە هات، هەروەها نمونونەکانی تر کە هێنامانەوە ئەوە ڕوونەکەنەوە کە تێکەڵاو بوونی مسلمانان و دوژمنانی کافر نابێ ببێ بەڕێگر و بربەسی جیهادکردنی دژی کافرەکان کە لەو ناوچەیان و مسلمانەکانش تێکەڵیان بوون. ئەگەرچی مجاهیدەکان دڵنیاش بن لەوەی کە لە جەنگی کافرەکانە مسلمانەکانی ژەکوژرێن، چونکە ناشێک جەنگی کافران و سندنەوەی دەسەڵات و خاک و خەڵک لیان کە بەرژەوەندی گەورەی ئیسلام و مسلمانانی تایە وەلا بنرێ لەبەر نەکوشتنی لاوەکی و ئەگەریان احتیمالی ئەوەی کە مسلمانەکان لەو ناوچەیە بکوژرێن. ئەمەش وەکو ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێت لە مەجموعە مجلدی 8 لاپەڕە 297 ئەفەرمێ ئەمە بۆچوونی جمهوری شەرعناسانە. ئیبن قودامەش ڕەحمەتی خوای لێبێت کە حەمبەلیە لە کتێبی ئەلموغنیەکەیە لە مجلدی 10 لاپەڕە 505 بە هەمان شەوە ئەویش هەر نەقلی کردووە کە ئەمە بۆچوونی جمهوری شەرعناسانە، یعنی جمهوری شەرعناسان ئەفەرمون جائزە بۆ مسلمانان کە هێرش ئەکەنە سەر کافران ئەگەرچی مسلمانانیشان لە ناوان، بەڵام خۆ ئەمان مەبەستیان کوشتنی مسلمانەکان نییە. لادان و ڕادانی دەسەڵاتی کافرە دوژمنە کانە کە دەسەڵاتدارن و دژی ئیسلام وەستامێت. ئەمە هەڵوێستی شەرع و پێویستە لە ناو مسلمانانە بڵاو بێت و تا هۆشدار بن بۆی تێکەڵاوێتی کافران. یەکەم تێکەڵاوبوونی کافران شتێکی گەورەی مسلمان مەفروزە ئەگەر هاتوودارە ئیسلام دروست بوو شوێنێکە بوو پەناگەیەکە بوو جابێتەوە. دووهەم ئەگەر جیان نەبوو بۆەوە مسلمانان هێز و دەسەڵات و لەشکرێکیان هەبوو ئەیانتوانی هجوومکەنە سەر ناوچەیەک، بەڵام ئەم ناوچەیە مسلمانی تیاون نابێ بە دەلیلی ئەوەی کەوەڵا نابێ هجوومەکە بکەین لەبەرەوەی ئەوێ مزگەوتێکی لێیە ئەوێ مسلمانانی لێ.